ڕەنجە جەماڵە لە میحوەری باشیک جگە لە پێشمەرگا کچان و ئافرەتان و خانمانی پێشمەرگەش لێرە بەشدارن لە هێرشەکە ئەوان وەک خۆیان دەڵێن بەشداری چەندێشێشیان کردووە و ئەوان ورەیان بەرزە وەک دەڵێن هاتوون و ئامادەن بۆ پارێزگاریکردنی بزڵبستی خاچی کوردستان. من لەگەڵ خۆیان قسە دەکەم ئێوە چۆن ئەمڕۆ بەشداری هێرشەکە دەکەن و بە چ شێوەیەک بەشدارن؟ پێشەکی دەستخۆشی لە کەناڵی ڕوودا دەکەم و تاکە کەناڵێکە کە زۆربەی ئۆپەراسیۆنەکان بەشداریان کردووە. من وەکو ئافرەتێکی کوردستانی لە چەندین ئۆپەراسیۆنەکانی هێزی پێشمەرگە لە بۆ دیفاع لە خاکی کوردستان بەشداریم کردووە. خۆم بە سەر بەرز دەزانم وەکو کچە شەهیدێک و لە پێناوی خاکی کوردستان دیفاع لە خاک و نیشتیمان دەکەم و ورم زۆر بەرزیشە. ئێوە بەشداریتان لە چەند هێرش و ئۆپەراسیۆن کردووە؟ ئێمە لە ئۆپەراسیۆنەکانی شنگال و میحوەری خازر و وەردەک و ئەو دوایش میحوەریستەش بەشدارین و ئێوە چی هێزێک بەشدارن؟ ئێمە هێزی کوردستانین. ئێمە لە پێناوی کوردستان دەجەنگین. ئێمە نەک لە باشووری کوردستان ئامادەین بچین هەر چوار پارچەی کوردستان ئەگەر فەرمانێکمان بۆ بێتن. بەڵێ زۆر سپاس. بەڵێ تەماشاوانن هێژا ئەو ژی ژنên کوردستانî ne ew jî hêzên pêşmerge de ne di çarçovê operasyona kontrolkirina Mosilê jî de beşdarin wê eniya ku hêzên pêşmergê ro dest pê kiriye ew jî li başîkê ew dîsa ez ê vegerim cem hevkarê min Renca Cemal. دەمی هەڵگرت و دەستی کرد بە هێرشکردن بۆ کۆنتۆلکردنەوەی چەند گوند و ناوچەیەک لە میحوەری باشیک لە باکووری ڕۆژهەڵاتی شاری مووسڵ. پێشمەرگا ئێستا هێدی دەیەوێت پێشڕەوی بکات بۆ قوڵایی سنووری پارێزگای نینەوە و پێشمەرگە دەیەوێت ئەو ئاڵایانەی لەسەر ئۆتۆمبیلەکانیانە لەو شوێنانە هەڵی بکات کە دەڵێن کوردستانی و پێویستە پێشمەرگا کۆنتترۆلی بکاتەوە. هێزەکە پێشڕەوی کردووە بە مەبەستی ئەوەی کە چەند گوند و ناوچەیەک لە میحوەری باشی کۆنتترۆل بکاتەوە. شەڕە گەورەکە بەردەوامە شەڕی کۆنتترۆلکردنەوەی شاری مووسڵ و دەوروبەری. پێشمەرگە دەیەوێت لە حوتەمین ڕۆژی ئۆپەراسیۆنی کۆنتترۆلکردنەوەی مووسڵ و دەوروبەری سەرکەوتنی زیاتر تۆمار بکات و ئاڵای کوردستانە و ناوچانە هەڵبکات کە کوردنشین و کوردستانی.